سلام هاوڕێیان، ئیمڕۆ 28 1404 شەمسیە کە ئەکاتە هەفتەی 4/2025 زاینی. ئێرە حەوزەلارەی نەوسووە. حەزم کرد لەم بەهارە جوانە تەسویرێ لەم دیمەنە جوانەتان بۆ بگرم. هیوادارم ئێوەیش سەردانی ناوچەی هەورامان تماشای ئەو کەژوکێوە سەوز خۆش و ئاو هەوایەکی زۆر زۆر خۆش و دڵچەسپیەیە. هیوادارم ئێوەیش سەردانی ئەو ناوچە بکەن و بەهار بێن بەرەو ناوچەی هەورامان. بەڕاستی دیمەنێکی جوانە، سروشتێکی جوانە، ئاو هەوایەکی جوانە، تەبیعەتێکی بێوێنەس جێی دۆستان خاڵی. هیوادارم ئێوەش بێن و سەردانی ناوچەی هەورامانکەن. زۆر جێگایەکی خۆش و سرنجڕاکێشە حەوزەلارەی نەوسوو. هیوادارم ڕۆژێ ڕێتان کەوێتە ئەم شارە و ئەم دیمەنە جوانە بوێنن. لەگەڵ ڕێزمدا کاکنورە بچووکی هەمووتان هەر بەرقەرار.